سلام علیکم بینەرانی ئازیز و خۆشەویست فواد ئەحمەدی خوا لێی خۆش بوو دەڵێ دەهەستا ئەی گوڵی من دەهەستا ئەی دڵی من سڵاو بۆ تۆ یار سڵاو بۆ تۆ سڵاوی بۆندار. بینەرانی خۆشەویست ئەو سڵاوە بۆندارە بۆ ئێوەی خۆشەویستیش دەنێرین هیوادارین لەو بەرنامەمان کە یەکەم بەرنامەیە لە تەلەڤیزیۆنی دیمەن بە ناوی گۆرانی تەمەن هیوادارم کە بینەرمان بن و ئەو تەلەڤیزیۆنە بڕیاریدایە کە لە ڕەسەنەوە دەست پێ بکا و هەر بە ڕەسەنیش بمینێتەوە. لەبەر هەندی ئەوڕۆ دوو کەسی زۆر خۆشەویستین گۆمان بان کردیە کە ئەوەلەن خۆشەویستی منن و زەمیل من ژیانێکی زۆرمان پێکەوە بەڕێ بردیە، دوایش خۆشەویستین گۆیە. ئەوانش هەڕەسەن و ڕەسەنایەتیان پێوە دیارە. یەکەمیان هونەرمەندی گەورە کاک نووری گەرمیانی. بینەرانی هێژا و خۆشەویست، ئەو جارەش زەمیلەکمە کە تەمەنێکی زۆرمان پێکەوە لەسەر شان و بەیەکەوە بەڕێ بردووە لە کنەنگۆش گەلک خۆشەویستە، هەروە لە کنەمنی زۆر خۆشەویستە. کاگە یامەکرەم کاکە لەمەش مەلەنجەیەکی لێرن یاخۆ بەخێر بێن. سەر هەردوو چاوم هاتن. بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەو دوو میوانە ئەزیزە ئەو ڕۆکەوا گەورەیان کردین و ئینشاءڵڵا دڵتان خۆش دەکەن و دڵی مەش خۆش دەکەن و حەسیشم کرد لە بیدایەتی لە مامۆستای گەورە دەست پێ بکەم. مامۆستا نووری مامۆستا لە ساڵەکانی 1991 و 1992 بڕۆ هەتا دەگەی 1970 جەنابەت بادیرێکی زۆر چاکت دەست پێ کرد. یعنی لەناو کورد شتەکە زۆر دەگمەن بوو، پێشی تو کرابوو ئەفلام و شتی وها لەو ئینتاجی فلیم کرابوو فلیم دەرها، بەڵام ئەو نەمەتە نەبوو کە فلیم وەکو عەرەب و فارس و تورک و گۆرانی و ئەکشنی تێدا هەبێتن و گۆرانی و یعنی فلیمەکی کامل هەم گۆرانی بی هەم مۆسیقابی هەم حەدەسەکی کۆمەڵایەتی بی. یەکەم کەس لەو بوارەیەوە کە ئێستاش لۆگۆی نووری گەرمیانی پێوەیە کاک نووری گەرمیانی دەستی بۆی کرد. ئەوە لەسەر چ بەردەوام نەبوو. کاک حەسەن عەلی دەرهێنەرەی بەتوانایە بەڕاستی ئینکاری ناکرێت. تەنیا کەریم ئەوانە نەستەکەیان پێ بوو، تیان دەمانەوێت شتێکی وها بکەین کە شتێکی وها لەو جەنابەت بکەین، شتێکی فیلمێکی غینایی کوو دەرێن هەم گۆرانی بی هەم زۆر ئەو شتانەی پێوە دیار بی لە توش لەو دەمەی لە تو باشتر ئەوە نییە تا وەڵاستی کەلام ئەوێتە باشە بەسەر چاو ئەم لە خزمەتدامە هەم لە فلیمەکە بەشداری بکەم دەوری بتوڵی مەبی سەرەکی و گۆرانی و ئەو یەکەم جاریش بوو لە ناو کورد ئەو شتە دەکرا، بەڵام میش داوام لێ کردوتم حەز دەکەم نەستەکە ببینم زانم کووە کوونیە تەمەشای بکەم. تەمەشام کرد شتێکی جوان بوو، شتێکی ڕێک و پێک بوو، زۆر بەسەر کوردەواری خۆشمان داهات بوو ئەو شتە. ئەنی کە تەمەشای فلیمەکەی دابڕاندەکەی ئەو کوڕ و کچێک دریان خۆش دەوێ بابی کچەکەی نایداتێ چێشە دوو دەوە ئەوانە زۆر ئەو شتانە هەوە گەورەترین و کێشە و گەورەترین مشکلەیە لە ناو کورتە تاکو ئێستاش مەوجودە، تا ئێستاش حالیان مەوجودە. ئەو کات هەر زۆر بوو، بەڵام ئێستا تۆزێک باشترا. کاک نووری ئەوی ئەمن ئەو دەمی هەستم پێکرد وەک هونەرمەندێک و وەک شان و کارێک و وەک سینەماکارێک و برادرانی خۆشەویستوانش هەموو هەستیان بەوەی کرد، یعنی بازارێکی باشی هەبوو ئەو کاتی. بەزەبەت یەکەم جار بوو کە ئەوها ئایلە بێتە ناو سینەمای ئەو هەم سەرێ هەم خوارێ قەپات بوو بەختان برادران هەموو دەزانن ئاگدار
يعني زعتشي زۆر باشی هەیە پرسیارەکەی ئەلێرە پرسیارەکەی ئەلێرە لەبەر چی بەردەوام نەبوو بەڵێ زارێکی دیکە فلێمش کرد چارەنووس باسی دوو برا دەکرد کە فەقیر و هەژارن یەکیان بزر دەبی دەیبینەوە ئەوانە کاک ئەیام بخۆی تێدا لەوەزەکەی کاک ئەیام کە یەکتیان دەفرۆشتا ماڵە سەرمایەدارەشی دەوڕەمان کاک سەرمایەدارەکە بکە کاک ئەیامی دەرێ ئەگەر شتێکی وەهابی ئەمە دەکڕم هەرچەند بی بە پارە ئەوە بزر دەمن لەوێوە سیراکە دەست پێ دەکا وەزارکە دەست پێ دەکا ئەدی ئەتو لەگەرەوە چیکراکە مامعلی پێشەکی دەستخۆشی لەو بەرنامە نوێی دەکەم و دەستخۆشی لە جەناب دەکەم کە هونەرمەندێکی گەورە و بە ئەزمون و مهم لە شاری هەولێر یعنی ببێ پێشکەشکاری بەرنامەی وا جوان یعنی بەڕاستی جێگەش فەخر و شالازیە دوو پرسیاری دووەم بەردەوام نەبوونی مەسەلەن کاگنووری لە ئەفلام شتیوە لێرە ئەمە گەورەترین مشکلەمانێ مەسەلەن کاگنووری دەبینی پێش دەکەوی لە جاتیا تو تەرجیعی بکەی محاولە بکەی سەرکەوتوبی با دەفلیمێ لەبەرەوە فەریدە تڕاش عەبدولحەلیم حافظ ئەوانە گۆرانی بێژ بوون فلیمیان هەبوو ئیمە ینی ڕێزمێ لە بۆ زۆربەی گۆرانی بێژەکان دیکە کە پاش نووری هاتن فلیمیان دەدێ یەک و دوو نەبوو خۆی 50 کەس بوو ئەوجا ئەوەیە لێت تێک دەدا ینی وە لێرەکە زەوقن دەبینێ ئیسحاب کە ئەفلامی نەکەنەوە آخر ئەوەیە یعنی لە خۆشیان تێکدا لەویشیان تێکدا بە خۆیان سەرکەوتو نەبوون چەند هۆیەکە یەک لەوانە ئەوە ئەمە فلیمەکە دوو مانگونی و بن سێ مانگ دەرچوە ئەوان دەبینی بە یەک هەفتەی فلیمیان ئەدی مەسەلەکەوەکانی قەرەچوە نان ئەوان شتی چاک بوون شتی باش بوون این کاری ناکرێت لەگەرەوانە بەڵام ئەمە بعد لە فلیمە غیناییەکان دەکەین ئەوەی کە هونەرمەندەکان بەشداریان کرد و فلیمیان دەرینی ئەوانەی پاشەمە هاتن باس ئەوانە دەکەین باز دەکەوەکانی قەرەچوو مەسەلەن فلیمەکانی دیکە ناکەین ئەوان شتی باش بووە ئیخراجی جوان بووە دەرهێنەری باش تەرتیبی کردیە و جەنابتان بە خۆتان بەشداریتان کرێ ئەکتەری گەورە بوونەوە ئەکتەری باش بووینەوە ئەکتەری چاک بووینە وەیە زۆر ڕاست ئەوا بۆ مۆزوگە دوو زۆر ئەوی تکەیان پێگوتیمە کە بەشداری بکەم لەو فلیمانە بەڵام کە تاوای نەساکەم کردیە ڕام لێ نەبووە کاکەلی ڕام لێ نەبووە پێم گوتینە لێرە ئەوەیە حەز ناکەم ئەو دەورانە وەرناگرم ئەو من ئەوە بووە ئەمنیشەوە کاگ ئەیامیش نفسی تەبیعەتی هەیە ئەمنیش نفسی تەبیعەتم هەیە ئەگەر شتێک لەگەڵ خەدما لە گونجێ بۆ فەنانەك حقەت شەرعی خۆتە ئەمریکاکەم نایکەم نووری مەسەل لە من نایە نابی بە زۆری ئیجباریە بچم بکەم ڕاستی مەش نفسی بەزمی کاگنووریە مەسەلەن گۆرانی بێژنەوانە مەشهورن ئیمە نفسی شدا مەسەلەن ممثلی کۆمیدینە اختصاصمانە بە خۆمان ئەشخاصی دیکە دێتە ناو فەنەکەی علاقەی بەو فەنەی نییە دەوێت ئیبرازبی پێشکەوی هەر میهنەیەک ئەتو نازانی حەق نییە بیکەی وەکو گۆرانیەک ئاوازدانەرە گۆرانیەک دەداتە من کاکنووری ئەو گۆرانە برێوانە تەمەشا دەکەم گۆرانیەکە لە دەنجی من نایە لە دەنجی من نایە خۆ من وەکو نووری گەرمیانی شەرنی هەموو گۆرانێک لە دەنجی من بێ ینی ئیبداعی تێدا بکەم لەوانەیە دەیڵێم بەڵام ئەو نزاعەتەی نابی ئەو سۆکەوتنە بەدەستنانی بەڕاستی مەپڕوز دەبڕم کاکە لە دەنجی من نابی دە بە هونەرمەندەکی زۆر شتە چی هاتسایەتیاتی ئەوانوە نیە هەر دەرێن ئێستەوە ڕاستەکەوەیە بەشدار بی و بەدەرکەوی بینەرانی بەڕێز ئێستاوە دەچینەوە لای کاک ئەیامی ڕۆحی من مامانی کاک ئەیام ئەمن کاتی خۆی شتەکەم لەسەر گوت وە قسەکەشم الحەمدولله هاتە جێی گوتم ئەیام ئەکرەم دەبتە عادل ئیمامی کوردی لەبەرەوەی دەچینەوە کنی بزانین ئەو لەکە وابزانام لە کەوەکانی قەرەچۆغ یەکەم ئەوەت بووە نییە بەڵێ وەک بەسەلەن کوبلێ درامایەک بوو لێشتر شالۆگەریمان دەکرد بەس ئەوە مامۆستا تەڵعات سامان خواحافیکە هەزار ڕەحمەتی لێبی ئەو دەورەی هەڵبژا بداتە من ئەوی تەسویرمان کرد لە قەڵاتی مەشهدێک مەخفەرێکی وە ئەوە قەدیم بوو بەڵێ لەوێکە دەلێم 13 ساڵ حیوارەکەت هەبوو زۆر خۆش دەدگۆ دێتە بیرم لە بیرتمە ئێلو ناری 13 ساڵە پۆلیسم نەمدیدە کەس دە پێشم کوژ ئیلاگە لە پشتم کوژراوی ئەوی ژەکە پۆلیس خەیلێت ئەوە تقریبان بۆ 20 ساڵ قسوور لە بیرم وایە ڕاستە لە بیرت نەمایە ڕاستەکە ئەدی تو ئەکید لە بیرت نمایە لە بۆم ناری
جهان او حواره كوتم كردت هذه وهو وتصح حوارك وقمام علي أمن احتمال بيج مسرحية ماركتي بيج مسرحية بيج شانو قريلة قمام علي كردوان بینەرانی خۆشەویست ئێستا لە کۆڵ ئەیامی دەبمەوە هونەرمەندی خۆشەویست کاک نووری گەرمیانی دەکرد بزانم ئایا گۆرانیش دا بڕانمانەوە دەری بەسەر چاوان لە خزمەتدا یاڵ شلون لا ياد بكم شلون لا ياد بكم او بيمناني كواب يدابون كواب يدابون كواب يدابون شلون لا ياد بكم كاتي تورام بتشاوي قريان هاتي تدوام هاتي تدوام هاتي تدوام شون لقاد بكم وخور شويستي دنيا وجين بو دنيا وجين بو تنيا ديدني دوچاوي قشي تقواتو هواي جينمو هواي جينمو شون لا بكم وخوش ويستي دنيا وجينم دنيا ديدني دوشاوي قرشي طاقاتو في وجنم شون لا بكم شون لا بكم قد لا يدناكم شون لا بكم شون لا يدكم قد لا يدناكم بكم وبيمانانا كواب الداوم شون لا يدبكم كاتي تورام بتشاوي قريانو مواتي تادوم شون لا يدبكم 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 خد لا يدناكم
نشانەکەم چۆن لە یادت کەم هەموو جێ و شوێنی یادگاری تۆیە گشتی شارەکەم تۆ من ناتوانم بۆ لە یادکردن ئەم شارە گەورەی وەی وەی تەفروت و ناکەم چۆن لە یاد بکەم 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 قەت لە یاخوا دەنگت نەڕزیم کاکنووری گەرمیانی خوا ئەم ساڵتان زۆر کالۆ هوەری کوردی باشە کاکە ئەیام بەێ تااقەتت تێ بگەڕێ وڵات ئەرێ وڵا ئەمریکا زۆر باشە سیادگاریەکت هەیە ئەتوو ئەم شتەکەم لە تو جێلێ بوو جارێک نازان بەس بە بیرم نەمایە گوتت نازانم حوسنی مبارەك نازانم چۆ سەوڵەتە چی کابراایەک حدەستی ئەو کابرایی چ بوو یعنی ئەوە جەمال عەبدولناسرە دەستە سوودان ئەوانە وەختی وحدەیەکە بۆ بینە لە جادێ دەڕوا قەڵەباڵکە دنیا هەستە بە ملیۆن بەشێ یەکێک بە دوی دەکەی بە دژداشەی جەمال عەبدولناسر جەمال عەبدولناسر ئەوە وەربەر ڕاگ لە سیارەکەی شێت دەبێ ڕێی جمهوریە ئەوەردە دڵێ ڕاگ دەبزانم وەرە کاکە چت دەوێت تۆ دەڵێ ئەگە چوویەوە مەسر سەلام لە ئیسماعیل یاسینی بکە باز ئەوە دەیانی لەبەرەوە ئیسماعیل یاسین هونەرمەندێکی کۆمیدی بوو ئەو کاتی لە شێستەکان و هەفتەکان ئەو کاتی ڕەمزی کۆمێدی مسر بوو یعنی هونەرمەند ئەوەندە مهمە لە لای خەڵکانە لە لای جەماوەر کە فەخری پێ دەکەن ذکرایەتێکی عەدی کەسمانەی پێکەوە دەگەر لەگە تو ئیمە یەک ذکرایەت نییە خو وەیە یەک لە مەشهەدەکان ئیمە زۆرە بەس یەک لە مەشهەدەکان یەک لە مەشهەدەکان ئەمە زۆر لەگە مام عەلی تەمسیلم دەکرد لە نەزدا هاتمە دەرێ پێی تەعەجوب بوو یعنی حیوارەکەوانە نووسرایە ئەمن هاتم دەست و پێم بەسترا بۆ چاوم عەلەسەر لێدانم خواردیە دێم دادەنیشم ئەوە لە نەس دێمە دەرێ دەڵێم یا ڕەبی خوایە حەقم بکەی مام عەلی لە پشتم ڕاوەستێ دەرێ یا ڕەبی خوا منت بشێنی ئەو کاتی لە مەسرحەیەکی بوو ئەمە زۆر شانۆگەری ئەوە ئیشما کردێ پێکەوە باشە بەڕێزانی خۆشەویست ئێستا ئەمێن لە کۆنتترۆل داوام لێکرا شعرەکی بخینمەوە ئەگە بەڕێستان لێم قبول بفەرمونون ئەمنیش شعرەکەم هەڵبژارد ئەو ڕوودیتمەوە شخصێکی زۆر بەڕێزە مامۆستا نهایەت مامساڵ زۆر شتەکەم بەدڵ بوو دەڵێ ئەم شەو ڕەشەبایەک هەڵ دەکا سرای ژیانم کب دەکا لە ڕۆناچی بێبەشم دەکا لە خەیاڵ نقومم دەکا یا ڕەبی لە ڕۆناچی کەس بێبەش نەبی بە تایبەتی مامۆستای بەڕێزمان و هەموو بینەرانمان ژیانان هەر ڕۆناچی بی بەڕێزە خۆشەویستەکانم ئێستا ئەمن دەگەڕێمەوە لای کاگنووری وەڵاهی ئەمێن یان جەنابەت یان کاک ئەیام ئەنگۆ ئەوە تازە شعرتان بە من خیندەوە وەنیە زۆر چاک ئەمەژی نوکتەکەم لێتان دەوێ و جەیان ئەتویان ئەو کەم نوکتێ دەزانین مامەلیە ئەتوو ئەرێ بەخۆ ئەتوو مەلیکن نوکاتی چکر کوونەکەەوە وەڵا ئەوە مابوو بەخۆران دیاڵە یەک دوو بەخۆی لە مامەلی نوکتە نازانم زۆر کەم خوافیکە تا مەژوورە نوکتە شتیوە باشە ئەتوو ئەمە لۆ تو سەهل دەکەم شتەشکت پێ دەرێم باشە ئەتوو با لەو یادەی لەو دانیشتنەی یادی شخصێکی بکەینەوە لە هەمومان عەزیزە و لە هەولێر عەزیزە و جەلال سعید خوا عەفویکە ئەتوو یادگاریت زۆرە و دۆستەکی نزیکت بوو تەمەنێکی زۆر پێکەوە بوون باش هەر پێکەوە بووینەوە دەیەک یادگاری خۆشمان لۆ بچێ بزانین شتەکی وها زۆرتان هەیە یادگاری خۆش پێکەوە ڕۆژێک تازیەکە بوو وتمانچینە تازیەکەی ئەمنیش لە مۆیدەکەی تاخیر بووم بەڕاستی لە برادەرێک بزنە چیوی چیە بوو نێریە چیوی
ئەمنیش لەگەری پێک هاتووم لێم کڕی بوو مەرەقی بە خۆت مەرەق. مەرەخمە لەگەری پێک هاتم گوتم بچم نێریەکەی بینم باشترە نێریشیش گرانە هەردا تقریبان لە 20 دۆرەقەیە تا 25 دقیقە تا 30 وەرەقەیە کەوی غێر بەکاری ئەوە دەبی گەورە دەکەنا ئەمیش سوم نێریەکەی من تەلەفۆنیان گوتیان کاکەوە تو دەچینە تازێکی تو لە چی هەزار ڕەحمەتی لێبی یادی بەخێر کاکدا لەگاری گوتم ڕای کاکدا حار مۆزوعم ئەوە کاکەوە موعیدمان هەبووە ئەوە زۆر پێ تێکچن عرب وەریگرت کردیە هەرا ئەزاوە چ تەنگاو دەبی دەست پێ دەکا کاکە کو دەبی ئە تو چدەوە تازیە و هاوای گوتم کاکەدان گۆ بڕۆ ئینشاڵڵامیش لەگەرە گۆ دەگەمەوێن دەرێ وەڵا نێریە بنەکەم هینا بەسارێ برازایکی خۆشم نەگەرە برازایکم نەگەرە و گەیشتمەکەن ئەوان لە چوینە ژۆرێ لە ژۆرێنە گەیشتمەوێ تازە ئەوان لە ژۆرێنە ئەمیش لە پێش مزگەفت یەقیت ئەو لای سارەکەم ڕاگەت بزنە چیوی تێدایە و گوتمە برازایەکەم ئاگال لێوی بەسترایتەوە وەلەو کەویە ناڕۆ بەت برینی قەرەبارغیە حیوانە وەڵامیش چوومە ژۆرێ ئەمن دەچووم لە ژۆرێ لە ناو تازەکەی کاک جەلال هەزار ڕەحمەتی لێبی لەگەر عارەبی هاتنە دەرێ هیچ کەشیان لەگە بوو نایەتەوە هاتم کەتەوە چ گوتم ڕایەوە کات لۆ تا خێوەت وڵایەواتم کاپ نەگوت وڵا ئەوتانە هەیە گوتی ئێ ئەم چوومە ژۆرێ دانیشتم وەڵا فاتی ئامادەکرد بەخێر بێ بەخێرێک بەخێراتیان کردبوو تەلەفۆنەکەم سامت کردبوو بە سامت دەزانی ئەگەلۆت بێ وام کردێ برازایەکەمە ئەی باشە برازە وام چوومە ناو مزگەفتێ ئەگەر لۆندە هەر لێیدا زانیم گوتم بە قورعان شتەکەی بزنەکان نەڕۆیبی گوتم ها چییە گوتی کاکە ئەتوو بۆم بەماری ساعت تازێکت گوتو ئەمن ئەو بزنەم هێنای لەو سەر بڕینێ لە خۆتان سەر بڕن گوتم سێ گوتی ئەتوو کۆرە گوتم بزن بە 24 وەرەقەی کڕایە شێتی کابرا بینی حیوانەی دێنی با بە 2 وەرەقەی بی با بە 3 بێنی گوتی وەڵا دەنە نازانم کاک جەلال و کاک عەرەب قسان لەگە یەک دووەکان کردو ئەوان ڕۆیشتنەوە هاتن ئەو نێریەکەیان برد لۆ لای ژۆرێ ئەتوو مەرێ ئارەم عوسمان و کاک جەلال یادی بەخێر وتیان کاکاوە کاکنووری چۆ ژۆرێ ئەو حیوانەی هینایە بکوژنەوە لەو میوانان حیوان خۆ بە 2 وەرەقە وەرچەوێنی ئەم قوڕنم کە تێتا ئەوەندەم پاکردیە بە هەزار ئاری کابرا خاتم وەڵای خواخوام بوو لێبتەوە مامۆستا لە قورعان خوێنێ ئەو لێ بۆ ئەم هاتمە دەرێ وەک بای ئەمن هاتمە دەرێ و بەخێرە بەخێرە وەڵا لە ساڵ بەڕێم دەکەن و ئەوانە گوتمە دەکەم گوتی ئەوە لۆلای کۆنانیان برد لۆلای نارێ لە چەند دەرەشی و شت لێ دەندرێ وەڵا بەڵام قارن ما کوڕەکە ستارمایە کاک بەختیارە ناوی بەختیارە ئۆستا بەختیاری کارەبەت ها بەختیار کورگوتی تو ئەزیێتە لۆ چ شای حیوانە لێوێنێ لە ڕاهینە گوتم چێ گوتم ئەوە ئەو حیوانە وتی کورەوتم بابە حیوانی چۆ عاری چێ ئەمش بەسە خۆم نەینا زانیم فیتی کاک جەلالی و عارەبیە وتم ئەو هەو نییە بەغەرەتیەوە ناینایتە خوارە وتیان ئەدی وتم ئەوی لۆ میوانانم دانایە ئەو لە مارەیە ئێشتا نەگەیشتە قورباندەم گوتم وی سەر بڕینێ بەخوای کورەنەکەن سەریم باش و هەندەی نەما و بگاتە دەرکەی و بسمیلای لێ بکەن کورەکە گوتیان وەڵڵاهی وەبیللاهی هەرسێکی ناوی خوای باش و زوو هاتی هەر یەکسەر وتان سەری بڕین و چایکەن و لە بۆ میوانەکانەوە تێ گۆڕتم بابە وەڵڵاوە بەختیارم بەردەولا وت کاکە یارەبی خۆش بکات دەکەم یارەبی هەر ئەو یادگاریانە لە توێ ئەو پێران لێ کردم زەلالفیکە یارەبی هەموو قەلبی نوکتە بوو کاک نووری چاوەکە حەز دەکەین گۆرانی دووەممان پێشکەش بکەی بەسەر چاو چییە ورانە مەڵا برادران دیار و پێیان خۆش وەڵای ڕوو دەدا نازانم چۆجات هەر ئیفلیمەکەی دابرانی ئەی دیارە بەێ گوتی کۆرە چ دەوێ گوتی چاوی ئەڕۆ بدا جەممە هێڵە بڵێ هەندراوەی مامۆستای گەورە شاعری بەرز و خۆشەویست کاک عەبدوڵڵا پەشێوی فەرموو کاک نووری ئەو گۆرانی خۆشەمان پێشکەش بکە برایانە گۆ ئامادەن دەفەرموون باشە بەسەر چاوەکە بەسەر چاو
سرودة عروبة جمال باوشي من باشتك أطبار ليل الرهيلة أطبار ليل الرهيلة بقاروا جوري تنيام شاوريتا بقاروا عمري زوام شيداي بوشي تربيتا شيداي بوشي تربيتا شندلد هات لقل شوي درزي شنا جنبي شندلد هات لقل شوي ساردو سري بين وسطنا جنبه بين وسطنا جنبه شرودة دا عروبة دا جميلة باوشي من أمزي من باشتك أطبار للرهيلة أطبار ئەو دەنگە هەر نەڕزی هەر خۆش و سەلامەت بی ئەمەش بابە بەشتەکی فۆلکلۆر جوابت بدەینەوە دەرێ مانگەشە و خۆشە دەیدا لە هۆبە ماچکردن خۆشە نۆبە بە نۆبە حەفت جار سۆفی بم دەشتێنم تۆبە حەفت جار سۆفی بم دەشتێنم تۆ بینەرانی خۆشەویست حەز دەکەم شەڕەکی بە کاگە یامی بفرۆشم باشە کاگە یام ئەتو ئەو ژیانت هەمووی لەسەر مەسرح هەموو ڕۆی باش چی فێر کردی ئەو ژیانە دەکات تەمەنەک چی فێر کردی ئەتو یعنی یەکێک بووی لە ئەکتەرە کۆمێدیەکانی کە زۆر سەرکەوتوو بوو باشە ئایا گەیشتێ نیهایەتە تو چی دیکە نەتوانی کۆمێدیا بکەی یانە چینێ بەردەوام ئەتو لە پێشکەوتوندای چێهانیانم پێش خۆی هەموو هونەرمەندە بەحرەچدا یەک قەترە ئەوە بەنسبەت ئەوەکەی ینی کەس متەکامل نیە هەتا ئاخری ینی هیچ هونەرمەندێک نییە بڵێ ئەمە تەواو خەلاص گەیشتمە قیمەی هەموو تحتە تەدریبین حتا دەمری ئەوە هەیە بەخۆی و مثلا جنابت ئەمە تومان دیتە لە تەلەڤیزیۆنی ڕەش و سپی دێتە بینێت
لەگەڵ مامۆستا مستەفا ڕەوفی تەمسیل دەکرد بەڵێ لەگە مامۆستا واحد مەرجانی و مستەفا ڕەئوف و وەختی نوێ تەلەڤیزیۆنات بوو ئەمە ئەتومان لە شاشە دەدین بەڵێ هەنی بزانێت چەند ماوە بزانە ئەمە دێتە بیرمان کە پاش وێ لە دوای پێکەوە تەمسیل دەکەیت ئەوزە لە بۆ ئاگاداریت ئەمن کۆمێدیام کردیا ئەمن لە شانۆگەریەکی بە ناوی خەیات آخر زەمان ئەم دەور بکتورەکە یعنی شتەی زۆر فەزی بوو لە کۆمێدیا ئەمن بوو مامۆستا فەیسەڵ بوو مەجموعە هونەرمەند بووش مامۆستا وشیار سەید ئەحمەد بوو سوبحی کۆی ڕەحمەتی بوو کۆمەڵک لە هونەرمەندەکانی کەوا یعنی خۆ بە خۆت زای سوبحی کۆی یەک بوو لە کۆمێدیەکان ئەو مۆسلێکی کۆمیدی بووستا چونکە ئەمە زۆر نەماندیت بوو بەڕاستی خوا ئافریکا چونکە دیار بوو لە تەلەڤیزیۆنی لەسەر شانۆی بووە زۆر ئەدی تو لە فیلمی لەزگا دەورەت چ بوو چیان فیلمی لەزگا لەزگا یەکەچی مشاغی بوو زیرانی زارزەکە خۆش تو دەوری کۆمێدیت نەبووەدی ئەدی لۆ بە تەواوی لۆم باس ناکەی بزانم ئەتوو حتا چڕات دەک ناو بانگت پەیدا کرد ئێستا من لە کۆمەڵک لێم دەپرسن ئێستا کە قابلیەتی ئەوەی هەیە ئەو زارە کادنووری ببیتەن پێشکەشکار لە من بپرسی برێت و لە تەمسیلی هەبوو نەبووی یان لە چڵپاوی حەزیز مەکسیم گۆرکی یانشی لەمە ئەتو چت کرد دەبی برێم یەک دوو سێ چار ئەوەم کرد ئەتو بزانم ئەتو لەو لەزگەی ئەتو دەورێک کۆمێدیات هەبوو ئەوە هەبوو آخر بزانم ئەتو ئەو کۆمێدیا هەیە حتا چڕادەک تێدا سەرکەوتوو بۆی کۆمیدیا کەس ناتوانێ ببتە مەسلی کۆمیدی هەموو کەس دابتە مەسلی تراژیدیەکان بەس ناتانی ببێ کۆمیدی چونکە کۆمیدیا خەتەکە کەس پێی نایە شتێکی ئیلاهەیە کو مەسەلە گۆرانی بێژێک دەنگی خۆشە لا ئیرادیان کۆمیدیاش ئەو هەیە خۆ ئەمە نارێم دەزانم دەتەوێت باسی فیلمی لەزگەل لەو بکەم بە کاملی یانکۆ خۆ ئەمە نارێم ئەتوو کۆتایی بە کۆمێدیات بینیان کۆمێدیا نیهایەتی دێ بزانێ خۆی دائیمەن مامۆستا لە کۆمێدیا دووشت تەحەکوم دەکا ئەکتەر سێەمە یەکەم نووسین ئەگەر نووسینەکە کۆمێدی بوو ئەما کاک بەزەوت ئەگەر نووسینەکە کۆمێدی بوو و دەرهێنەرێژ ئیزافەی خۆی کردە سەری ئەو جە پاشی هەنجینێ ئەکتەر باشە ئەتو ئێستا حیوارەکەت لە بیرمایە لە فلیمی لەزگەی کۆمێدی لۆمان برێ ئەو قسەیەکەم ئێستا دەلێم هەموو کەس لەبەری کردێ مەسەر دەبرێ لۆ نارێت دان شەکەریم لەوە منداڵی مەمەی دەخۆین بە خۆمان دەچین لە پراخ ئەوە مەسەر حیوار لە بیر ناکرێ ڕاست دەکەیت دایمەن گوێم لێ دەبێت دایان شەکەری یا مەسەر سەیم لە زیزیکە بخۆی هیچ نییە نێرگلەکە بڕەکڕەش و جادرێ ئێستاەوەی نێرگلی دەخوات خۆش قسانە باوە ئێستا ئەوەی نێرگلی دەخوات لە زیزیکە چی دیش قسەی دیکەم کردێ باوە زۆر دەڵێم کەس بە شایی و سوسکەی پێشکەتیە کەس بە دۆڵ و زۆرنا ئەوەنە پێشکەتیە تاخیر بوو لایە بینەرانی خۆشەویست دەستخۆشی لە مامۆستای بەڕێزمان دەکەین لە بواری شانۆ و کۆمێدیا هەندە معلوماتی پێبەخشین دەوڵەمەندی کردین ئێستا دەگەڕێمەوە لای مامۆستای بەڕێز و خۆشەویست کاک نورد بەڵێ باشە بەند لە چ پێک دێ ئایا ئەو بەندانەی ئێستا دەگۆترێ لە دانیشتنەکانی شەوان وا خەریکە دەبیتە شەڕەجوون ئایا نووری گەرمیانی هەتا چ ڕادەک لە گەردایە بند لە دێر زەمانەوە هەر هەبووە بەڵێت یەکەکە لە کللتورەکانی کوردی لە ڕاستی ئەنیکو حەیران هەیە بەندی شێ لە ناو کورد ئەو توراسشی کوردیە کو لاوک هەیە بەندی شەیە ماتە بەستە باشە کە دەبتە شایی ئەتوو بەستەی دەرەی بەندی دەرەی زۆر لێە بەڵا بند نەبووە من بند بڵێم دابەزمە سەروی جێلاکی ئەوی بەرابرم
آخر ئێستا تقریبا ویلی یان دابن لەسەر کەسێک دانیشتیە ئێستا تقریبا نێوە یان دابەزن سەر یەکێکی کابرا لێ هەر ئەسڵەن وجودی نییە لەوێ نییە لەو مەجلیسە نییە باشتی وا کەی هەیە نییە بەڵام برێ وەسف بکە وەسفیەوە زۆر سپاس وەسفیەوە هەوریەی جەنابەت دەکەم بەبەند مەسەلەن وەسفی هەندێک شتی جوان دەکەم بەبەند بەس ئیمە هەر دەرێ بۆ دەڵێم ئەلەو بەندە چێ شانەشانمدا وەڵاوە کەس نییە توشتت پێ جوابی دێەوە بەڵام حەز ناکەی خۆت بینی ڕێزی زۆر سپاس دەکەم کاگنووری بەهرە ئەو بۆ لە دەر زمانە زۆر سپاس لە ناو کورد وایە باشە زۆر سپاس کوردی کەلتوری کوردی یعنی بەند بەستا حەیران لاوک ئەو ئی کوردی ئەوەیە تو برێنێ بەس کاکەلۆ سەر و ژێی دەشتێت بینەرانی خۆشەویست ئێستاش دەوا لە برای بەڕێزمان دەکەین کاکنووری کە کۆپلەیەک لە گۆرانی ئەو گۆرانی ڕەسانانەی کە پێی دەرێن بەند میلیەکان پێی دەرێن بەندە میلیەکان من هەر بند و شتە میلیەکانم نەوە تشتی دیکەشم هەیە هەروەکو دووریتانە لە دووری دڵم تەنگە ئەم شەو ئەو شتانەشم هەیە بەڵام بۆ هاتوومە ناوازەکەی زەمەش دەمانێت ئەومان جێلی ئەوەش لە مامۆستایانی بەڕێز مامۆستایانی گەورە کاکسەید عەلی سەردەشتی بەڕاستی بەنبێژێکی چاک بەنبێژێکی ماخول زۆربەی کەلیماتەکانی شەری خۆیتی کاکسەید عەلی ئەزا ڕەحمەتی لێبی ڕسووی نادری کاک برای من خادری سڵاو ڕێزم هەیە لێرە لۆ کاک برای من خادری لۆ کاک سەیدی لە هەر شوێنەکەن ئێستا ئەگەر ئەگە برایان ئامادە بن یەک کۆپلێمان لۆ برێ لەوەی ئەمە سوپاس بەزار بوو نای باشەوە سەرچە ئەگەرنەیکەی بەدوماش داخەلە دڵم دەرناچێ برژانگت تێری دووسەر لە پەڕای دڵم ڕاچێ برژانگت تێری دووسەر با لە پەڕای دڵم ڕاچێ ئەگەرتن دڵای لەولاوە دەتەجی دڵم داوە تەکەلێک لەمارە ئۆستا لە ڕێڵەی داوە هەرزانە بە ئامە چێکرد قادر و کۆکەوسەی داوە دەم گوت دازانت بم بۆ چێت خۆ لە گوڵێ داوە دوو جارم سەلام دەی کرد زیز بۆ ڕووی کرد بەولاوە وایە لە سەروی گرتم یاری بەڵک چاوە لەیدا بە جوانی لێدا بۆیان دەڵێم تەواوە بۆ دڵێمە بۆ چاوە تنيايا جايب نرمتكايا بعدي جاي دردمنايا دبر خيار وككال شرجم خونايا بربط المخشم دي الله يشربي زايا ما شاء الله اللي بجوانا واك شباب كغملايا بقرباني تدكم تشيو خانا خايا اقرب لاي مدرسة العزم ضل مايا بالباراني كردونا عودو شاي كوايا يا ربي نباري برا سور قلم دردايا سور قلم دردايا كاين الماضي تذار دنيا دك شداي كاين الماضي تذار دنيا دك شداي لي بدل تار ودم اكبر وانا لي وشاي لي بدل تار ودم اكبر وانا لي وشاي شاو كوتو بتشاي دايلا من فالورياي دايلا من فالورياي
خذ ضل من لو بندانا دنيا دوران دورانا كان دي تذكر خانا لبري وبجري دمرم ضل دار عزرانا تي هلا مروق رشمال دموسيا وليوانا تشان زور سبي شاقوي او رابو يبا بيقانا لبري شاوي دمرم رقل سري شيدانا بين بجواني ليذا بيد لين لركانا رواسي كلي خانا مامسي خرما وشانا تريل قاترانا كنار شاربانا انا جيري دانا شمامة الى بستانا خيرناك قايلم تحاكم من ديوانا جرجر رحمك البين بي هروانا بزمانا هروانا بزمانا هەر تەمەند درێژ بی ئەمگۆ شەر قەلبتان ساغ بی ئەرێ چاوکەمی. بینەرانی خۆشەویست وەڵی وا بزانم نانە چی بخۆین برسیمانە نانە چی بخۆین چای چی بخۆین ئەگەر ڕوخسەت ما بدەین بە ڕوخسەتان دەگەڕێین وەلاتان ئینشاء الله دەفتکە خۆ دەستان خۆش یا ڕەبی تەمەند درێژ بن بینەرانی خۆشەویست دیسانە کە دەگەڕێمەوە لای کاک ئەیامی قال لي بابا علي ئەوڕۆ ئەتوو دڵی منت مرتاح نەکرد دو یەک باشە ئەتوو کە سزم بووی مایکرۆفۆن کرابەوە چت کرد تو امن لقى محمد نزاتي لا بس مشهدك ما نبو هردوك ما نزين هيدا امرك اشياء الزين دواء مالك على سدينا وزوريا اما دسينا بالميزي مشهدك زور جوان متمثل زوان ما كنت جمهور زور بيكرين سبلاي لهذا اما نم زي مايكو ما بيو سبلي مجالي كنت زي محمد ابداع ما كرت خلقك جيلي وتسبلاي لهذا ئەدی وچی لە لەزگەی ئەتو حیوارێک ناسم جیرفان دەبڕێت هذا الجيفان ما بري عفرينا ئێ تو لێ ئەوڕێ مەی کوژە باشە تو لۆم باس ناکەی الود بازەکەم ئەو یەک لە مەشەدەکان بوو کە حتا ئێستا خەڵک دەرێتەوە لە پەیجەکان و ئەوەکان و ئینستاگرامە شتانە بڵاو دەکرێتەوە قسەیە زۆر پێم عەجیبە کە دەڵێ جیرفانمان پڕی ئافرینە بەرمیلی نەفتمان پڕی ئافرینە هەموو شتێک ئافرین 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 ئەوە قەزی لەو شتەیە کە دێ زۆر کەس مەسەرەن لە ژیان ماندی بوو مەسەرەن نەگەیشتە هەدەفەچی بەس ئافرینی وەرگن ئەوە یەکە لە معنای ئەو مەشەدەی کە کردیتمان دەستت خۆش بی باشە دۆمە پرسا لە توونەکەین تەمەند درۆژ بڵێ دو پرسا لە توونەکەین ئەمە وەڵاممانە ئەم نییە من مام علی کاتی خۆی فەنینگۆ زۆر زۆر ڕاقی بوو جوان بوو بەڕاست پێ بڵێم بە تایبەتی ئەو هەبوو نەبوو لەگە مامۆستا سعدونی ئەوەی کە کردان بە ناوی ڕەجەب خەڵک ئەوەی کرد ینی بەڕاستی یان زمانی مامۆستا تەڵعات سامانی مامۆستا فەرهاد شەریف ئەو جیلەی کە ڕۆیشت ئەوانە ینی تاقەتی فەنی کوبلێ هائیلتان هەبوو معلم ئەو وەختی ئەنگۆ بە دوو پارەش نەکردون بەبێ پارێت هەرکەس یان مامۆستا بوو یان زێرنگر بوو یان دوکاندار بوو داهاتن ئەنگۆ خردە بوونەوە لۆ قەحەیە ئەمن ئەو ڕۆژی کاتمە شانۆگەری هەبوو نەبوو وەنی ئەوەی ڕەجەب وەنیە ئەو کاتی ڕاستە پارە لۆ پارەش نەبوو بەڵام ئیش و کار هەبوو ڕاتب هەبوو وەزە هەبوو لە ژیانێکی خۆشدا بەستە کا ڕاتب ڕاستە کا ئیش و کار بە قورئان ئیلاتی ئەتۆ بکەیت کاگەیوانەیە لەوانەیە خەڵکەک برێوانە لەو پارەیەوە دەکەم بەڵام نەخێر بتۆڤن ئەو مۆسیقیاک گەورەیە بتۆڤن دەرێ ئافریم لو ئەو فەنانێک کە بە فەنەکەی خۆی بەڕێوە هەموو هەونەرمەندە قسەی دەکات ئەوروپای چەند تار ڕۆژنەوە کاک تۆ جەماع لە مۆسیقیەک دانیشت یەکەمانێری دەدا
خەڵک جێی لێ ڕادەگری شتەی دادێ لا واردە هەموو هونەرمەندێک عیلاجی ئەتوشکەی بە هەموو فەنانێک دەبی کاگەیان قەسەم بەو خوایە باشتر لەوێ بچی پاڕێەوە کەونە دەرکەی 500 دیناریشمدا ئەو وەختی ئەرێ وەڵی 500 دینارمدا دوایە پارەکەشمان نەدراوە سعدون هات گوتی ئەوە دەفلیم بڕۆنە بۆ خۆت بفرۆشە دوایە دەفلی مەمژێنە ناو زەرنگرانی بن باش بوو چون بەس بەڕاستی بێم ئەمە هونەرمەندی هەموو کوردستان عامەتەن مادە مەزبوعاتی کەمی لێ دەرنەیە مام عەلی زۆربەیان فەقیر و دەستکوتن طبعا بڕۆ بزانە فەنانە مصریەکان عالەمیەکان نایان بینیەوە بینەرانی خۆشەویست پاش ئەوەی کە بەجهودی ئەو بەڕێزانە و ئەو هونەرمەندانەی کەوا موزیک لێ دەدەن و گۆرانی کاتنووری وەختەشی خۆشمان بەڕێ کرد هیوادارین ئەوە حەڵقەی یەکەم و بڕگەی یەکەمە بەدڵی هەموو لایەکتان بی و ئەگەر بەدڵی ئێوە بێ و نەفەسی ئێوەتان لەگەڵمان بی ئەمە هانمان زیاتر دەدرێ لە بۆی زیاتر بتوانین خزمەتتان بکەین تەلڤیزیۆنەکەتان زیاتر هاان دەدرێ لە بۆ ئەوەی بەرەو کللتور بڕوا بەرەو توراسی نەتەوەکەی خۆی بڕوا لەبەرەوە ساحبی و تلڤیزیۆنەی و بەڕێوەبەر و هەموو ئەو کارمەندانەی کەوا ئیش دەکەن نەو تلڤیزیۆنەی بڕیارێکی زۆر بوێرەیاندا کەوا ئەو تلڤیزیۆنە کللتوری بی بەرەو ڕەسەنایەتی بڕوا لۆیە ئەوە حەڵقەی یەکەم کە پێشکەشمان کردن لە ڕەسەناتیوە دەستمان پێ کرد کە کاتنووری گەرمیانی یەکەکە لەو گۆرانی بێژانەی کە ڕەسەناتی پێوە دیارە و لەوەشڕە لەو تەفلونایە هینات هەتا گەیشتە گڕیدەم یعنی ئەوانە ئەو گۆرانیانە ڕەسەناتیان پێوە دیارە گەڕیدا ئەوانە بەڕاستی جێی خۆیان کردیتەوە لە مێژوو هونەری کوردی لە هەولێ لەبەر هەندێ بزانم ئەتوو کەشتێکمان لۆ دەست پێ دەکەی کە ئەو گۆرانیانەمان لۆ پێشکەش بکەی ئەگەر مەمنون دەبین وڵا بینەرانیش چاویان لێیە تێگەیشتی ئەو بزانم ئەتوو پێشەوەی کاگنورەدین دەست پێ بکە ئەتوو دواوتە چێ لە بۆ ئەو بینەرە خۆشەویستانەی کەوا دانیشتینە گوێمان لێ دەگرن و تەمەشامان دەکەن ئەمن سلااوڕێزم بە بۆ هەموو بینەری خۆمانەیە و هەمووتان مۆسیقیەکان هەمویان پشت کامیرە و ئارام و زیرەک و کاک بارزان هەمویان هیوادارم پێش هەموو شتێک لەو نەخۆشیە نەگریسەی قورتارمان بی بەڕاستی خەڵکەکی زۆری لە شارەکەمان برد یان هە لە وڵاتەکەمانی برد دوو هیوادارم یعنی تەلەڤیزیۆنەکان ئێحتیمام بەو نوع بەرنامانە بدەن چونکە بەڕاستی هەمومان بێزار بووینە لەو دراما تورکیانە ئەو دراما تورکیانە وەختە بڵێم تەقلیدیانە و فاسیدن ئەو بەرنامانە کە هاتەناو مستەمەعیمە ئەو خەڵکەیان فێرە دیکۆرات و جلک و پرت گۆڕین و نازام شتیان تکانتیکەکەن کوردەواری خۆمان زۆر زۆر محتەرەمترە ئیشی لێ بکەی تەسویری پێ بکەی حتا بەردەوام لە هەموو تەلەڤیزیۆنەکان دراما هەبی بە تەمسیلی کوردی مەسرحیات بەردەوام بی وە بکەی خەڵکەکە واز لەو شتە ئەنتیکانە بین لە تەلەڤیزیۆنەکان کە پەخش دەکرێت زۆر سپاس سپاس دەکەم کاگەیا مەمنونێ باشە کاگنووری جەناب دواوتە چیە لە بۆمان هیواخوازم هەموو باش بن هەموو تەندروست باش بن ئیشاءالله شتەکان زیاتر پەرە پێ بدەن بەرنامەکانتان وەڵی ئیشاءڵڵە تەقسیر ناکەین ئیشاءڵڵە لە خزمەت بینەرانیش داینا بینەرانی خۆشەویست لە تەلەڤیزیۆنی دیمەنەوە تەمەنا دەکەین لە خودای کە هەمووتان تەندروست باش بن لە قەزا و بەڵای دنیا دوور بن و هەروە ئێوەش دوعاالەوە بکەن خودای تەوار بتەعالە موفقمان بکە تەوە بتوانین خزمەتتان بکەین و کاگنووری ئەتوو ئەلێرە دەستت پێکرد لەو تەپڵ و لەو نایی ئەوانە ئەساڵەتن باش ئەوانە فۆلکلۆری کوردی تەواون باشە ئەتوو لەوێ بە هینات هەتا گەڕیدەم و گۆرانەنجی مەلەنجی ئەوانە ئەو دووسێ گۆرانێت تقریبن لۆگۆی نووری گەرمیانی پێوەیە ئەوە بەتوو بوانە ئێستا ئەتوو ئەو دووسێ گۆرانیمان لۆ ڕەبت دەکەی و ئەمنیش
داوا لە بینەران دەکەم کە گوێگرمان بن و کۆتایی بە بەرنمەکەمان بینن و ئاخر کوتەم ئەمنیش پێتان دەڵێم ئێوەش هەر ساغ و سەلامەت و هەر سەرفراز بن یا ڕەبی خوا حەفیزتان بی. قريدم هيلا مالا ومالان يار بشوين كوشك كي كجالان قريدم هيلا مالا ومالان يا بشوين كوشك كي كجالان دم كشي هاي وردك خالان لم ددا هاي وردك خالان هيا قربي داز لقرن دبردين دباوشن تميد لكم دروين هيا قربي داز لقرن دبردين دباوشن ورفضلم دلاوينا دم وبدواي دردكم تو ورام وقرد زردكم الودم بدواي دردكم تو ورا اي شوف يشيل شكم اتقري هالناس سردكم ليددا هالناس سردكم اي قربي داز لقرن الوردينم دباوشد خميد لكم دروينم اي قربي داز لقرن الوردينم دباوشد ورفضلم دلاوينا كم بلاتوا زلفكت شوف يتشخواتوا لواليد لكم بلاتوا شوف يكت شوف يتشخواتوا قشاتي شاو بريقاتوا قشاتي شاو بريقاتوا هيا قربي داز لقرن الوردينم دباوشن خميد لكم دروينم هيا قربي داز لقرن الوردينم دباوشن خميد لكم دروينم جواني والتغان بيانا شي وسوريني وبغان بيانا كان جواني والتغان بيانا شي وسوريني وبغان بيانا ودم كي دغان بيانا بضلي من داخ واخا بيانا بضلي من داخ واخا بيانا بيان بيان بيانا بيانا برشم بقشانا بيانا يا رب حولي للشانا بيانا لو شاريت يتاقانا بيانا لو شاريت يتاقانا بيانا هاي بيانا شمشو ماما ليار بيانا خالداري مامك هالنار بيانا خال شمشو ماما ليار بيانا خالداري لي مو هالنار بيانا كفرم دهيك ليك جار بيانا ليمزيز دبي جار وبار بيانا كفرم دهيك ليك جار بيانا ليمزيز دبي جار وبار بيانا بيان بيان بيانا بيانا كان يام فتشي بقشانا بيانا بيان بيان بيانا كان ينزل في بقشانا بيانا لو شاريت ويتاقانا بيانا لو شاريت ويتاقانا بيانا هاي بيانا
بيني وباخي بيانا أتولى الضلطة يا أخي بيانا وكيلو تكشاخي بيانا لقاش بين شراخي بيانا وكيلو تكشاخي بيانا لقاش بين شراخي بيانا بيان بيان بيانا بيانا طول في لي كل وشانا بيانا برشم بخشم بخشانا بيانا لو شاريت يتقانا بيانا لو شاريت يتقانا بيانا ملنجي ملنجي بيل الجنة ملنجي ملنجي بيل الجنة سوريا تشوف يكو بيل ارسنة سوريا تشوف يكو بيل ارسنة دوق مسرسينة على الرنوة دوق مسرسينة على الرنوة كي خوي لا ضلي معدومي لا بريا شوي وقهر خيالي روب صار كي خوي لا ضلي معدومي لا بريا شوي ملنجي ملنجي بين الجنوة سوريا تشوف يكد بين الرزنوة دوق مسرسينه على الرنوة دوق مسرسينه خرال الرنوة شاوي برخوشة وقاوي حياة جواني يدروشة لا توي تاريجي شاوي برخوشة وقاوي حياة جواني تدروشة ملنجي ملنجي بيل الجنوة سوريا تشوف يكو بيل ارسنوة دوق مسرسينة على الرنوة دوق مسرسينة على الرنوة